فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕۆڵێکی گرنگ و گەورەی هەبوو لە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان و ڕێگریکردن لە دەرچوونی یاسایەک کە پێچەوانەی شەریعەت و ئایینی ئیسلام بێت. پێشنیازە بەرگارەکان و پێشنیازە یاسایەکانی تری کە پێشکەشمان کردووە سەرجەمی لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بووە، جا لە خزمەتی ئایینی خەڵکی هەرێمی کوردستان یاخود لە خزمەتی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەو دوانەی لێکدانە بەڕاون. ئەگەر کۆمەڵگەی کوردەواری ئایینێ هەبێ ژیانێکی خۆش دەگوزارێنێ، ئەگەر کۆمەڵگەی کوردەواری ئایینی هەبێ ئەوە هەم سەربەرز دەبێت لە دنیا، هەم خوای گەورە بەرەکەت دەخاتە ژیانی. بۆیە ئێمە لە سەرجەم بوارەکان پێشنیازە یاسامان هەبووە، بەدواداچوونمان بۆ کاروبارەکانی حکوومەت کردووە، لە حکوومەتمان پرسیوەتەوە تاکە فراکسیۆن بووین کە ئێمە دەست پێشخەریمان کرد بۆ ئەوەی پرساندن بۆ سەرۆکی حکوومەت بکەین کە کردمان، تاکە فراکسیۆن بووین کە بە بەردەوامی ئێمە لە دژی ئەو پێشنیازانە بووین کە لە دژی ئاینی پیرۆزی ئیسلام و بەهاو ئەخلاقی کۆمەڵگەی کوردەواری بووە. لە هەموو بابەتەکان بەڕاستی یا ئەوەتە پرۆژەی ڕاستەوخۆیان هەبووە یان ئەوەتە بەشدار بن لەو ڕۆژنامەنووسێکی دیاری کوردستان و کاندیدی کۆمەڵی دادگەریش دەڵێت فراکسیۆنی کۆمەڵ ڕۆڵی باشی بینیوە لە داکۆچیکردن لە مافیا وڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بە دیاریکراوی من با پێت بڵێم کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی ڕابردوو لە خولی دووەمەوە کە بەشدار بوون لە هەڵبژاردن تاوەکو خولی پێنجەم و ئێستاش ئامادەسازی دەکرێت بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بۆ خولی شەشەم. کۆمەڵی دادگەری بەڕاستی ڕۆڵی باشی بینیە، چ لە بواری پەروەردە، لە بواری تەندروستی، لە کشت و کاڵ، هەروەها لە بەم دوایانەش بابەتی مەسلەی خانەنشین کە هاوتای بەغدا بکرێت و هەروەها ئەو گرێبەستانەی کانە بکرێن بە هەمیشەیی و ئەو دانەمەزراوانەی کە بە تایبەتی 2014 خۆتان ئاگادارن کە تا ئێستا کە 10 ساڵە خەڵکێکی زۆر دانەمەزراوە لەو ماوەیەدا بەڕاستی کۆمەڵی دادگەری وەکو فراکسیۆن وەکو ئەندامانی ئەو پەرلەمانی ئەو خولەی پێنجە و هەروە خولەکانی تریش هەوڵی زۆریان داوە بە حەقەتیانی. بۆیە بەڕاستی بوونی کۆمەڵی دادگەری لە نێو پەرلەماندا بەڕاستی زۆر گرنگە. کۆمەڵی دادگەری ئەم جارەش بە کۆمەڵێک کاندیدی بەهێزەوە خۆی ئامادە کردووە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کۆمەڵ دەیەوێت درێژە بدا بە خزمەتکردنی دین و ژینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆمەڵێک پرۆژە یاسای نوێیان ئامادە کردووە تاوەکو دەسەڵات لە گەندەڵی ڕابگرن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.